شاری چەمچەماڵ یەکێک لە شاعیر و نووسەر و قەڵەمە ڕەنگینەکانی کوردستانی لەدەستدا. مامۆستا ئەسعەد محەممەد ناسراو بە مامۆستا ئەسعەدی لوڕیزادە دوای ماوەیەک لە نەخۆشکەوتنی ئێوارەی سێشەمە بە یەکجاری و لە تەمەنی 61 ساڵیدا دنیای جێهێشت و لە دوای خۆشی کۆمەڵێک بەرهەمی شیعری ناوازەی بۆ خزمەتی پەروەردەینەوەی داهات و بەجێهێشت. هەموو مرۆڤێ بە بڕای من سێ ئەرچی گرنگی لەسەر شانە، هیچیان ئەرچیشی نەتەوایەتی و نیشتیمانیەکە مامۆستا لەو سەردەمانەی کە میلەتەکەمان لەژێر چەپۆشی ڕژەمی بەعسا بوو، مامۆستایەکی کوردپەروەر، کوردێکی ساف لەو سەردەمەیە شعری بۆ پێشمەرگە و بۆ کوردایەتی ئەنووسی کە لەوانەیە لەسەر هەر دێڕێ لەو شعرانە لە سێدارە بدرایە. دوای ڕاپەڕینش لە ساڵانی نەوەتەکانە مامۆستا ئەرشی تری گردا ئەسۆ کە ئەوش ئەرشی پەروەردە و فێرکردنی قوتابیانی ئەم شارە بوو، نزیکی 40 ساڵ مامۆستا وانەی ئەلفوبێی زمانی شیرینی کوردی بە قوتابیانی ئەم شارە وتۆتەوە. ئەرچی سێم کە بەڕاستی مرۆڤ لەسەر شانێتی بەجێ بگەێنێ ئەرچی بەندایەتیە بۆ خواپەرستیە. مامۆستا بەشایەتی ئەو کەسانی کە دراوسی بوون و ئەیناسن موسڵمانێکی ڕاستگۆ بوو، خواپەرستیشی بێڕیا و بێنیفاق بوو، بەڕاستی هاتوچۆکەرێکی بەردەوامی مزگەوت بوو. ئێمە زۆر سوپاسی خەڵکی شاری چەمچەماڵەکەین کە بەخەم بوون بەڕاستی لە کاتی نەخۆشیەکەیەوە لە کاتی مەراسیمی ناشنیەوە لە پرسەکەیشیە. مامۆستای کۆسکردو یەکێک بوو لەو نووسەرە دیارانی لە ڕابردوودا خزمەتێکی زۆری بە پەروەردە و ڕاگەیاندنی ئیسلامی کردووە و لە دەستدانی کلێنێکی گەورەی دروست کرد لەو بوارەدا. دیارە پاش ڕازی بوون بە قەدەری خوای گەورە، ئەمڕۆ کە بەشدارین لە پرسەی ئازیز و خۆشەویستێکمان مامۆستا ئەسعەدی لوڕیزادە لە ڕاستیە چەمچەماڵ و ناوچەکە کەسایەتیەکی ڕۆشنبیر، شعر دۆست، هونەر دۆست، ئیسلام دۆست، کەسایەتێکی بە ئەزمموی لەو بوارانەیە لە دەستدا. لە ڕاستیە کە پیامبەر صلی الله علیه و سلم فەرمێ باسی باشی مردوەکانتان بکەن لە پاش مردنیان. لەو ڕۆژەیە پیاوەمان ناسیوە بە تایبەتی ئەمە لەوەکو دەستگایەکی ڕاگەیاندنی ئیسلامی هەموو کاتێ بەدەم ڕاگەیاندنی ئیسلامیەوە بووە بە خزمەتکردنی منداڵ بە شعر دۆستیەکانی بە پەیامە جوانەکانی. بەداخ و ئەسەرێکی زۆرەوە ئەم پیاوە ساڵێک تێنەپەڕیوە بەسەر خانە نشینبوونیدا، چەند مانگە لە جیا کەوتووە دام و دەستگا و ئەو موەسسە و ئەو دەستگا پەروەردەیی کە خزمەتی تیا کرد وەکو پێویست. نەک مامۆستا چەندین مامۆستامان هەیە لە دوای خانە نشینبوونیان لە ئێستاکە لەسەر جێگا کەوتون، حکوومەت و دام و دەستگاکان ئاوڕی لێ ناداتەوە. خانەوادە و هاوڵاتیانی قەزای چەمچەماڵ لە دەستدانی مامۆستا بە کۆستێکی گەورە ناو دەبەن، بەڵام دەڵێن ناوی مامۆستا ئەسعەدی لوڕیزادە و دیوان و شیعرەکانی لە کتێبخانە و دڵی خوێنەران و مێژووی شارەکەدا بە بەرزی دەمێنێتەوە. ڕەبیر محەممەد، کەناڵی پەیام، چەمچەماڵ.